نما خان چۆنی؟ باشم. تۆ یاریزانی شەترەنجی؟ چۆن بەشداریت کردووە؟ چەند جا بردوویتەوە؟ دوونێ یەکگەمەم بردەوە ڕۆژەکەی دوونێ نەبوو ڕۆژەچکە پاش دوونێ ئەوە دووگەمەم بردبووە ئەو ڕۆژ تەعادول بوو یەک تەعادولم کردبوو. عافیە دەست خۆش. شەترەنج خۆشە؟ زۆر خۆشە شەترەنج؟ باشە. ئەوە چی پێ دەڵێنەوە؟ مەلیک. مەلیک؟ تۆ کامیان یاری بە کامیان دەکەی زیاتر؟ بەو دوای لەگەرەوانە. کامیان حەزەکەی یاری پێ بکەی؟ ئەسپ، قەڵا، فیل، کامیان حەزەکەی یاری پێ بکەی؟ لە کامیان باشی؟ هەموویان؟ تۆ حەز بە یاری شەترەنجەکەی زۆر؟ زیرەکی بۆ یاریەکە؟ چ پەیامێکت هەیە، چ قسەیەکی دیکەت هەیە بۆ برادەرەکانت؟ چێ فێری کردی ئەو یاریە؟ بابم. بابت یاریزانە؟ باشە. تۆ ئەچیتە مەکتەبیش؟ بۆ قوتابخانە مەکتەب دەچی؟ پۆلی چەندی؟ بوومە دوو. حەفیە نەماخان. ئێستا ئەمڕۆ یاریەکە دۆڕای یان برتەوە؟ تەعادول بوو. تەعادول بووی؟ باشە. حەزەکەی ببی بە یاریزانێکی زۆر باش؟ چۆن دەبێ ئەو یاریزانە؟ چ کەناڵێکە؟ ڤار. عافیە. حەزەکەی ببی بە پەیامنێر وەکو من؟ یعنی وەکو من مقابلە بکەی و قسە بۆ خەڵک بکەی؟ یان حەزەکەی یاریزانی شەترەنج بی؟ یاریزانی شەترەنج. عافیە. سەرکەوتوو بی نەماخان. قسەی کۆتایی ڤار دەیکات.